بابەتەکەی من ئەمڕۆ لەسەر کاریگەری ڕاگەیاندن لەسەر کۆمەڵگەیە. من لەم بابەتەیە ئەمەوێ ئەمڕۆ باس لە کاریگەری میدیا بکەم لەسەر کۆمەڵگە چۆنە. دووەم ئایا کاریگەری ئەرینیەکانی زۆرە یا کاریگەری نەرێنیەکانی. ئەم باسم دابش کردو بەسەر دوو تەوەری سەرەکیە. تەوەری یەکەم باس لە تەلەڤیزیۆن و کاریگەری لەسەر خەڵکەکەم لەسەر جەماوەر و دووەمیشان باس لە سۆشیال میدیا و کاریگەریەکانی ئەەکەم پاشان دەرەنجام و ڕاستپار دەکەن. بێگومان ئێمە ئەگەر باس لە ڕاگەیاندن بکەین، ڕاگەیاندن مێژوویەکی دوور و درێژی هەیە. چەند شۆڕشێک لە مێژووی و مرۆڤایەتیە ڕوویاوە ڕاگەیاندن کە سەرپەرشتی کردووە. ئەم شۆڕشانە توانین هەر لە دانانی نووسین و دوایی لە گۆتەنبەرگ لە تقریبەن 500 ساڵ لەمەوە پێش یا 600 ساڵ لەمەوە پێش ئەوە بە شۆڕشێکی گەورە دانرا کە چاپی داهێنا کاتێکە لە ساڵی 1930 هەتا 1990 تەلەڤیزیۆن داهات بە پاشیشیا سەتەلایت و ماڵگە دەستکردەکان هاتەکایەوە. شۆڕشەکە زۆر گۆڕا، کاریگەریەکانی زۆر گۆڕا، تەئسیراتی بۆ ناو خەڵک زۆر گۆڕا. ئەتوانین بڵێن تەلەڤیزیۆن لە ماوەی 70 ساڵە ئەگەر بەجددی لە پەنجاکانەوە تاوەکو ئێستاکە حسابی بکەین 70 ساڵەکە کە خۆی لە سیەکانەوە تەلەڤیزیۆن داهاتووە، ئەتوانم بڵێم یەکەمی بێڕکابەر بووە. هیچ بەشێ لە بەشەکانی کەی میدیا نەیانتوانیوە منافەسەی تەلەڤیزیۆن بکەن. ئەویش کاریگەریەکەی ئەگەڕێتەوە بۆ چەند شتێک. یەکێ لەوانە ئەوەیە کەوا سەوت و سوورە بەیەکەوەیە. هەر کاتێ لە هەر شتێکە سەوت و سوورە بەیەکەوە بوو، کاریگەریەکان زۆر زۆرەکاوە. زانایانی بواری پەروەردە ئەڵێن بەس سیرکردن مشاهدە لە سەدا 75 بۆ 83 هەموو وزەکانی ئینسانە با بۆ خۆی. واتە تۆ کاتێ لە ڕادیۆیە باسی شتێکی دوور و درێژ ئەەکەی ئەبێ زۆر زۆر تەفسیل بێ بە شتەکە، ئەنجا گوێگر ئەتوانێت لێت تێبگا. بەڵام لە تەلەڤیزیۆنە تەنها بە دەرخستنی مەشهەدێ، تەنها بە جاری وایە بە نۆ کۆمنت، تەنها بە دەرخستنی مەشهەدەکە کاریگەریەکان زۆرترە بێ. باسی ئێمە لێرە ئەمڕۆ کاریگەریەکانی میدیایە لەسەر کۆمەڵگا. بێگومان با شۆڕشی شەشەمیش بڵێن کە لە ساڵی 1990ەوە دەستی پێکردووە تاوەکو ئێستا ئەویش داهاتنی ئینتەرنێت و بەدوای ئەوەیە ئەو هەمووە شۆڕشە گەورانەی کە بەدوایە هێنا کە گرنگترینیان مۆبایل و ئەم سۆشیال میدیایە کە ئێمە لە بەتەوەری دووەمە باسیەکەی. بێگومان تەلەڤیزیۆن لە وڵاتی ئێمە هەتاوەکو ئێستەشی لەگەڵا بێ کاریگەریەکانی زۆر زۆرە لەسەر خەڵک. سەبەبەکەی وەکو وتمان ئەوەیە کە بە شێوەیەکی زۆر جوان و ڕازاوەیەتە بەردەست ئینسان بەبێ ئەوەی خۆی بۆ مانووکە. هۆکارەکەشی دووەمی ئەوەیە کە کولتوری وڵاتی ئێمە لەگەڵ هاتنی تەلەڤیزیۆنە ئەم جیرە ئێستا کە لە ئێستا لێرە دانیشتون هەمووی لەگەڵ تەلەڤیزیۆنان گەورە بووە. واتە ئەگەر بڵێن لە 60ەکان یا 70ەکان زیاتر بایی بۆ دوایی 80ەکان، ئەمە هەمووی بوونەتە جیلی تەلەڤیزیۆن کە ئێستا بڕواناکەم هیچی لەوە بەتەمەنتری دیابێت. کەواتە ئەم تەلەڤیزیۆنە لەگەڵ ئێمە گەورە بووە، کە گەورە بووە کاریگەریەکانی لەسەر ئێمە زۆرە. دوای دێنە سەر سۆشیال میدیا ئەو کاریگەریەکانی لەسەر چین و توێژەکە. بەڵام با ئێستا باسی تەلەڤیزیۆن بکەین و کوتم بۆتە کولتور. لە کولتوری شەرقی ئەوسەتاوە بە تایبەت لە کوردستان و لە عێراقا بەکارهێنانی تەلەڤیزیۆن زۆر زۆرە. من ئەحساییەکم هێنا وڵاتانی تیا دوایی باسی ئەەکەم، بەڵام بەداخەوە هێشتا وڵاتی ئێمە لە زۆربەی ئامارەکانان نییە. بەداخەوە یعنی مەداخێکی سەختەکە هێشتا وا ئەزانرێ وڵاتی کوردستان و عێراق شوێنی جەنگ و شوێنی نەئاساییە. لەبەرەوەی زۆربەی ئامارە جیهانیەکان کە ئەکرێ عێراق و کوردستانی لێرە دەرەکرێت کە ئەمە شتێکی ناخۆشەوە. کوتم بۆتە کولتور. بەڕاستی ڕۆژنامە لای ئێمە هەرچەندە زۆر زۆر مێژوویەکی دوور و درێژی هەیە. لە ساڵی 1898ەوە ڕۆژنامە هاتووەتە ئێرە، بەڵام بەداخەوە یعنی ئێمە بینین ڕۆژنامە بە هیچ شێوێ نەبووە کولتور لە لای ئێمە. ناشبێتە کولتور تازە چونکە خەریکە ڕۆژنامە ئەپێچرێتەوە. من لە ئاخیری باسەکەمە باس لەوە ئەەکەم کە خەریکە تەلەڤیزیۆنیش بەرەو پێچراوەنەوە ئەڕوات، یعنی ئێستا وردە وردە دەرکەوتووە. بەڵام با بێمەوە سەر باسەکەی خۆمان کە کاریگەریەکان چۆنە. من لێرە ئاماژە بە هەندێک شت ئەم لە بواری زانستیە کە کاتێ چەندین توێژینەوە کراوە لەسەر کاریگەریەکانی تەلەڤیزیۆنیان میدیا بەعام لەسەر جەماوەر چۆنە هاتوون دابەشیان کردووە. کاریگەری دوور و درێژ هەیە، کاریگەری کورت هەیە، کاریگەری نزیک هەیە، کاریگەری دوور هەیە، ئەمانە چەند کاریگەری لە ناکاو هەیە، ئەمانە چەندین کاریگەرین کەەوە کاری لەسەر کراوە. وتمان ئەو لایەنانی کەوا میدیا کاریگەری تیاکە کاریگەری دوور و نزیک هەیە، کەواتە کاریگەریەکەی پێوترێ کاریگەری لە هەڵوێستا.
من زیاتر ئەمڕۆ باس لە خێزانە لەبەرەوە ناچمە بوارە سیاسیەکە، بەڵام ئیشارەتێکی زۆر کورت بە بواری سیاسی ئەیە. کاریگەری لە هەڵوێستا میدیا ئەتوانێت بەڕاستی لە مودەی جاری وا هەیە شەو ڕۆژێکامە بە بابەتە کورتەکەی یان لە مودەی هەفتەیەکە یان لە ماوەی مانگێکە ئەتوانێت هەڵوێستی خەڵک هەڵوێستی جەماوەر بە تەواوەتی بەلایەکە بخە. کاریگەریەکی تر هەیە زۆر گرنگە کاریگەری هەیە لەسەر پەروەردە. جاران دایک و باوکی جاران ئەگەر هەموو ئەزانین باوکمانیان باپیرمان خێزانەکان هەموو یەکی دە مناڵیان هەبووە زۆر زەحمەتیان نەکێشاوە بە پەروەردەکردنی مناڵەکانەوە. بۆچی؟ چونکە تەنها سێ کارتێکەر هەبووە کە پێشتر هەر تەنها دوانیش بووە. مجتەمع و لەگەڵ قوتابخانە و خێزان بووە. یەکەم خێزان، دووەم قوتابخانە، سێهەم کۆمەڵگە بووە. بەڵام ئێستاکە کاریگەری چوارەم هاتۆتە ناوە کە وەکو بڵێ تەئسیری لە هەرسێکیان کردو و زۆر بە زیاتر تەئسیرەکات. کاریگەری چوارەم کاریگەری ڕاگەیاندنە. بەڕاستی ئێستا خێزانەکانی ئێستا ئەگەر دوو مناڵە، ئەگەر سێ مناڵە، ئەگەر یەک مناڵە، یعنی هەموو جاری وهەیە دایک و باوکەکان زۆربەی کاتەکانیان تەرخانەکەن بۆی پەروەردەیەکی باش پەروەردەی ئەو مناڵە بکەن، بەڵام ئەبینین زۆر جاریش سەرکەوتوو نابن. بۆچی؟ چونکە ئەو مناڵە ئالوودەی ڕاگەیاندن بووە، ئالوودەی ئەو جیهازە بچووکە بووە کە لەگەڵیەتی ئەو بۆتە باوک و دایک و هەموو کەس و مجتەمع و هەموو شتێک لەوانە. کەواتەی مەسە باس لەوە ئەکەین ئەو کاریگەریانە کاریگەری لە پەروەردا کردووە، بەڵێ ئەتوانین بڵێن بە زۆری کردوێتی وە لەمە و دوار زیاتری ئەکا. کاریگەری چوارەم کاریگەریە لە سلووکە. ئێمە هەمومان ئەزانین سلووکی وا هەبووە 50 ساڵ 60 ساڵ لەمە پێش زۆر شتێکی ناشرین بووە. وردە کاریگەری کاریگەریەکانی تەلەڤیزیۆن لە هەفتاکان و هەشتاکان و 90ەکانە هات ئاسایی کردەوە لە ناو خەڵکە. لەوانەیە ئەو سلووکە هەر خۆی شتێکی باش نەبێ، بەڵام ئاسایی بوویەوە. لە 90ەکانە هەندێک شت لە لای ئێمە مەقبول نەبوو بێەوەی کە خۆمان بیرمانێت. ئێستاکە میدیا هاتووە ئەویش خەریکە ئاسایی کاتەوە لە ناو خەڵکە. کەواتە کاریگەریەکانی ڕاگەیاندن بە 100% بەسەر کۆمەڵگەوە دیارە. ئەمڕۆ شتێ لە تەلەڤیزیۆن عەرزەکرێت سبەینە ئەو لاساییە کاتەوە کە دوایی ئینشەڵڵا هەموو دێینە سەری. ئەمڕۆ ئێمە کاتێ دێینە سەر خێزان بە تەئکید کاریگەری زۆرە. کاریگەری ئەوەیە کەس ئەتوانێت خۆی ڕۆشن بیکا بەبێ ئەوەی کەسی بوێ. تۆ بەو جیهازە بچووکێکە لە بەردەستایە ئەتوانی بچیتە یوتیوب بچیتە هەر شتێکی کە هەرچیت پێ لە بەردەستە. یعنی بەڕاستی ئێستاکە بواری ڕاگەیاندن و میدیا و سۆشیال میدیا و ئەم کە لەم ئامێرە بچووکەیە بۆتە جیهازێکی سحری کە هەرچیت ئەوێت تایەتی. هەموو کەس ئێستاکە ئەو ئەسادار عەسای موسای پێیە کە هەرچ شتێکی بێ لەو جیهازە بچووکەیە دەستی ئەکەوێت. خۆڕۆشن بیرکردنە، زمان فێربوونە، کەڵچەری وڵاتانە فێربی، بە شوێن محازەڕەی دینیا ئەگەڕێتیایەتی، بە شێر هەر شتێکە ئەگەڕێ هیچت لێون نابێت. کەواتە ئەمان با بۆ شتێکی کە ئالەدەبوون و کاتکوشتنە. ئێمە دەینە سەر ئێستاکە بارە نەرینیەکانی میدیا لەسەر کۆمەڵگە چۆنە. هەمووی ئەمانە کە باسەکەم لە ئەوەڵەکەیا شتێکی باشە، بەڵام بەردیوەکەی کەیا بەکاری ئەهێنی بێگومان خراپەکانی لێرکەوێتەوە. کاتێک کە باس لە یەکەم کاریگەری ئەەکەم زۆرترینی کاتکوشتنە، ئالوودەبوونە. ئالوودەبوون چیە؟ شتێکە وەکو بڵێ کەنت بێ بێتاقەتە بیبێ. میدیا بە تایبەتی مۆبایل و تەلەڤیزیۆن وای لێ هاتووە، تەلەڤیزیۆنێک وتم وردە خەریکە نامێنێ، وای لێ هاتووە کەنت بێ بێتاقەتە بی. ئەم تەلەڤیزیۆنە بۆ نمونە تۆ خۆت ئەگەڕێی بە شوێنە، ئەمە یەکێکە لە نەزەریەکانی ئەعلام. ئەڵێ تەلەڤیزیۆن وردە وێنە بۆ خەڵکی دروستەکە، وەکو بڵێ بتێک لە مێشکی ئینسانە دروستەکە کە تۆ حەزەکەی شەو ڕۆژ سەیری ئەو شتە بکەیت. چەندین گۆرانی بێژ هەیە، خەڵکی هەر ئەوە نییە بیان پەرستێ، ئەمە لە فترەی پێشوە زۆر بووە. چەندین ئەکتەر هەیە کە زۆر بوونەتە مەحبوبی خەڵکە، لە ڕاستیە ئیشەکانیشان ئەوە نییە. بۆچی؟ چونکە خەڵکی ئالوودەی بووە کە تۆ ئالوودەی هەر شتێ بووی حەزت لێتی. ئیتر ئەو جگەرێتیەکە تۆی خۆی مادەم ئالوودەی بووی حەزت لێتی، بە هەمان شێوە ئەو شاشە بچووکەشکە لە ماڵەوەیە ئالوودەی بووی ئەتەوێ بڕۆی لەگەڵ یابی. زۆرترین کاتی خۆت بەوەوە ئەکوژی. بۆچی ئەمە ڕوئەیە؟ چونکە لە کەڵچەری ئێمە، لە کلتوری ئێمە جارێکی تر دێمەوە سەر ئەوە ئێمە کاتی فەراغمان بەشتی ترەوە سەرقاڵ نابین. وا فێربووین کاتێ فەراغمان هەبوو لە ماڵەوە دانیشین و سەیری تەلەڤیزیۆن بکەین. بۆ نمونە کاتی یاری وەرزشی دامان لەناوە لە مێشکی خۆمانە نییە، کاتی خوێندنەوەمان نییە، کاتەکانمان نییە. کەواتە
خەڵکی ڕۆژهەڵات بە عام وایە بێکاری و بێ ئامانجی خەڵک وای کردووەکە کاتەکان زۆر زۆر بڕوە. ئەمە ئیحسایەکی کورتە بەسەر سیرکردنی تەلەڤیزیۆنەکان لە وڵاتانە چۆنە کە بەگشتی سێرم کرد وڵاتانی ڕۆژهەڵات زۆر زیاتر لە وڵاتانی ڕۆژئاوا سەیری تەلەڤیزیۆنەکەن. ئەمە بە هەفتانەیە. تایلاند، فلیپین، مسر، تورکیا ئەمانە بێگومان سەرنجیش ئەدرێ ئەو وڵاتانەیە کە زیاترین خەریکی هونەر و فیلمن زیاتر خەڵکەکانیان ئالوودەی تەلەڤیزیۆن بوون.